بەرهەمی دووهەمی تۆ ئێستاکە پێشکەشەکە ناوی چیە؟ گۆرانی دووەم کۆڵەنجەس کە شارەکەی فۆرکۆلۆرە تەنزیمەکەی کاک شارزاد کردوویەتی شازادی نسکەی 4-5 مانگ لەمە بەرزاوە سەمانی کردووە کاکە شازاد برای کاک شێرزاد کە کلانی تێدا کاک شازاد هەم فلوت تێدەت هەم کیبورد ئەو شەو زەحمەتەکەی شازاد چێرەیەکی بەناوبانگە لە ئەوروپا کە کاری کیبوردەکە ئەنوا و ئەقسامی ڕیتم و باس و چەزانمە شتەنەوە کاری خۆی لە پەیمانگە هونەر جوانەکان فلوتە بەڵام کیبورد لە دەرێ وڵاتە شوێنەی هونەرمەند شازاد فەرمووت لە شێری فولکلۆرە لە مەقامی بەیاتە بەیات لەو شتێکی من حەزم لێ فەرموو کە کەڕێکی دەست شوانده
نكافي آمن باز کرمانجی Hari